لە ئێستادا گروپی شاخەوانی زۆر هەیە بە خۆشحاڵیە لە هەرێمی کوردستان و وەرزشی شاخەوانی توانیەتی جێگەیەکی باش بەدەست بهێنێت لە نێو تاکەکانە بە تەمەنی جیاوازەوە. یەکێک لەو گروپانە کە زۆر چالاکن ماشەڵڵایان لێبێ گروپی شاخەوانی ئاسۆسن. ئێستا با بڵێن کۆمەڵێک لە ئەندامانی ئەم گروپە لە لامان ئامادەیە، کۆمەڵی گشتی زۆر جیاواز بۆ شاخە جیاوازەکانیان ئەنجام داوە و یەکێک لە نوێترین شاخڕەویەکانیان بۆ پیرەمەگرون بووە. لە ئێستادا بێگومانەزانن ئەو کەسانێک کە شاخەوانی ئەکەن ئەبێ زۆر کەسەکان پابند بە ڕێنماییەکان بن بۆەوەی کە خوا نەخوازە هیچ کێشێکیان بۆ دروست نەبێت جا خۆیان زیاتر باسی ئەوەمان بۆکەن شاخەوانی لە کاتی سەرما و سۆڵای ئەبێ بە چ شێوەیەک بێت و بۆی کە زیاتر بچینە ناوەڕۆکی چالاکیەکانی ئەمان و هەروەها گوێمان لە ڕێنماییەکان بێت بۆ شاخەوانی لە ئەم وەرزی سەرما و سۆڵەیە. ئەڕۆینە لای هەرێک لە ئەم بەڕێزانە بەڕێز ئیدریس ماموەلی سەرپەرشتیاری تیمی فریاگوزاری تۆڕی شاخەوانی کوردستان، هەروەها تۆڕی شاخەوانی ئاسۆس. زۆر باشە شاخەوانی ئاسۆس ئەندامی ئەنجومەنی تۆڕی شاخەوانی کوردستان، سەرپەرشتیاری تیمی فراگوزاریش لە تۆڕی شاخەوانی کوردستان. زۆر باشە. هەروەها هەرێک لە بەڕێزان و ئەندامانی ئەم گروپی شاخەوانی ئاسۆسە کە هەرێک لە بەڕێزان نەوزاد عارف، بەڕێز شوان عومەر و هەروەها بەڕێز تاریق محەممەد. زۆر بەخێر بن. زۆر بەخێربوونتان باش سپاس سپاس بۆم دەرفەتە، سپاس بۆ کورسات بۆ بەسەکردنەوەی گروپی شاخەوانی ئاسۆس. ئێمەش خۆشحاڵین بە ئامادەبوونتان. کاک ئیدریس هەر بە بینە لای بەڕێزت باسێکی ئەوەمان بۆ بکەی لە ئێستا بێگومان شاخڕەوی بۆ ئەو شاخانەی کە بە تایبەت ساردیەکی زۆر لەوێ هەیە، گۆڕانکاری ڕەوشی کەش و هەواتیانە زۆرە، لانێ زۆر زەحمەت بجا خۆت باسی ئەم شاخڕەویانە لە وەرزی سەرماسۆڵە بۆ ئەم شاخانەمان بۆ بکە. پێشەکی سپاسانەکەم دووبارە لە گەشتی زستان و تەمەن گەشتەکانی کە فەرقێ لە چاوەرزە لە گەشتی ئێستەی زستانە ئێمە زیاتر هەموو بەعام چلی زستانە بڵین کوردستان ناوچە شاخەوەکان بەعام بڵین وەکو شەرباژێر و پیرەمەگرون و بڵین گمۆ و هەورامان ئەو شوێنانە زیاتر بەفی لێبارێ. ئێمە خۆشبەختانە لە ماوەی ئەم مانگەیە دوو گەشتی پیرەمەگرونمان کردووە. گەشتەکەی پیرەمەگرونیش تەوەن بەفری زۆر تایە، ئەو گەشتانیش پێداویستی تایبەتی ئەوێ بەڕاستی هەموو کەسێک لەوانەیە نەتوانێت بچێتەوە جێگەی یا هەموو کەسێکیش بتوانێت بچێتەوە جێگەی خوا نەخوازە تووشی ناڕەحەتە بێت. ئەو شوێنانە زیاتر بڵین کەرەستەی پێداویستی تایبەتی ئەوێت وەکو قوڵینگ و کرامپۆن و زنجیر و ئەو شتانی ئەوێ بەڕاستی ئەو شتانە زۆر پێویستە و زۆر زەروریە. دوای ئینشەڵڵا هەر بە درێژای گفتوگۆکەمان نیشانمانە دەیدانە. زۆر باشە. کاک نەوزاد زۆر بەخێر بیت. سپاس بۆ ئامادەبوونتان. تۆکو و ئەندامی ئەم گروپە کە خۆتان ئامادە ئەکەن بۆ گەشتێکی ئاوا بە تایبەتی لە وەرزی زستانە دوایە چینە سەر پێداویستیەکان، بەڵام تۆکو خۆت چۆن بەشداربووی لەم گروپەیە و ماوەی چەندە لەگەڵیانەی و پێمان خۆشە پێمان بڵێ چەند گەشت لەگەڵ ئەم گروپەیە ئەنجام ماوە. سپاسی جەنابتان و کورسا دەکەین. تەبعاً لە سەرەتای دروستبوونی گروپەکەمان گروپی ئاسۆس لەگەڵ ئەم کاگەریسی برا گەورەمانە من بەشدار بووم و لە ناو تەنها کوردستانی خۆمانە منە چونکە دەرەوە بۆ شاخەوانی زۆربەی شاخەکان و زۆربەی ئەو شوێنانەی کە گروپە گەشتارەکان بێڕن لەخوا بە زابێ ڕۆشتون و بەبێ مشکلە بە سەلامەتی گەڕاوینەتەوە. بۆ گەشتەکانیشمان تەبعاً جیایە هەمانە وەکو تەمرین ئێمە ڕۆژانە چین بۆ گۆیژە نەک ڕۆژانە هەموو ڕۆژێ مەسەن ئەمڕۆ چین سێشەمە چینەوە بۆ گۆیژ وەکو تەمرین نەتوانین بڕۆین تەمرینە بۆ هەموو شاخەوانەیە. بەڵام شاخەکانی کە مەسەرەن لەوانەی دەوروبەری خۆمانە هەمویان ڕۆشتوین و هەشیانە دوو جار و چەند جاری ڕۆشینەتوانەوە. وەرزی شاخەوانی وەرزێکی تازە و نوێ بڵێن لە نای ئێمە لەوچە کۆنتربێت لە شوێنی کە بەڵام لای ئێمە تقریباً تازەیە. ئێمە خۆمان 6 ساڵەکە خەریکین لەوچە خەڵکی لە پێش ئێمەژ خەریک بوو بێ لە کوردستان و سلێمانی پێلەوەی من خۆم بێلەوەی کە هەستەکەم وەرزشە بۆ تەندروستی و بۆ ئەواکرێ یعنی لایەنی سایکۆلۆژی دەرونیەکەشی یعنی شتێکی خۆشە شتە سەر شاخ هەز بە سەرکەوتنەکەی هەزەکەی لە لووتکای لایەنی ڕۆحی دەرونەکەی ئەوەیە لایەنی کۆمەڵایەتیشی هەیە بەڕاستی ئەمە لەوێ مجموعی خەڵکی باشم ناسیوە لە ڕێی گەشت و شاخەوانیەوە هەموو خوشکبرای بەڕێز گروپەکانی تریش ئەکەون لە ڕێگەیە. بەڵێ لە یەکترە بینین زۆر جا بە یەکەوە ڕۆین دوو گروپ سێ گروپ بە یەکەوە ڕۆین هەر دوێنێ ئێمە ڕۆشین بۆ شاخێک لە شارباژە ناوی کەچەڵپیرە ئێمە دوو لووتکەمان کرد چکەمە کەم بووین و لەوەچێ باشتر توانەشمان باشتر بوو بێ لێ چەند گروپێکمان بینی کە پێگاتن لە چەند خوشکبرایکی خۆمان یعنی لایەنە کۆمەڵایەتەکەشی بەڕاستی ئێمە ئیسفادەی لێ دەکەین بێ لە لایەنە وەرزشی و دەرونی و ئەوانە
وەرشێکی خۆشە و هیوادارین زۆر کەس لەگەڵ ئێمە بێت بچین بۆ شاخ. ئەمەی لە دیمەنەکان ئایبینن ئەمە چه شاخێکە ئەوە شاخی پیرەمەگرونە تقریبا 15 ڕۆژەوە پێشە لەم ماگەیە دوو گەشتی سەختی پیرەمەگرومان کردو سپاس بۆ خۆی گەورە بە سەلامەتی ڕۆژین بە سەلامەتی گەڕاینەوە لە خوا بەزیا بێت ئینشەڵڵا هەر سەلامەت بن. کاک شوان گشتی شاخڕەوی پیرەمەگرون تایبەتمەندی خۆی هەیە کۆمەڵێک ڕێنمایی هەیە ئەبێ زۆر ڕەچاوی بکەن بۆ خۆ ئامادەکردن چی ئەکەن بۆ ئەم گەشتە ڕێنماییەکان کە زۆر بۆ نمونە کاک ئیدریس تیشکە خاتە سەری کامانەیە. سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێکم من وەک جێگری سەرپەرشتیاری گروپی شاخەوانی ئاسۆس دەمێکە لەگەڵم هاوڕێ خۆشەویستانەیە گەشتەکەین بۆ شاخە بۆ زۆربەی شاخەکان چوینە من خۆم بۆ شاخی دەماوەت چوومە لێرەن لەگەڵ شاخی سەبەرانە بۆ شاخی پیرەمەگرون بەڕاستی پیرەمەگرون شاخێکی ئەفسوناییە بە تایبەتی لە وەرزی زستاندا کاتێکە بەفرەبارێت دیمەنێکی زۆر جوانی هەیە کۆمەڵی ڕێنمایی هەیە شاخەوانان ئەبێ ڕەچای ئەو خاڵانە بکەن کە هەڕەمەشی نەڕن بۆ شاخە بۆ نمونە قوڵنگ بەکاربێنن کەرامپونیان پێ بێت وە جلوبەرگی باشیان پێ بێت و کۆمەڵی پێداویستی تریشان پێ بێت لەوێ بەکاری بێنن بۆی تووشی هیچ کێشەیەک و ڕووداوێکی نەخوازراو نەبن. خۆی زۆر کاتیش ئەبێ سەلامەتی لە پێش هەموو شتێک ینی ئێستا لە چەند ڕۆژی ڕابردووە یاخۆتەوەی کە هەواڵەکان بوو دوو شاخەوان لە وڵاتی ئێران لە شاخێکە بۆی هەرسی بەفرۆ گیانیان لە دەستدا دوان بوون یاسیان بوون نازانم بەڵام سێ شاخەوان بوون. من با بچینە لای کاک تاریق بۆی پرسیارەوەی لێ بکەم تا چەند گرنگە بەر لەوەی کە تۆ ئێوە بڕیارێک بن لەگەڵ کاگدریس و هاوڕێکانتانە بیلۆ بکەنەوە کە شتێ پێداویستی تەواو لەگەڵ خۆتان نابەرن و ئەگەر تەندروستیت باش نەبوو بڕیاریۆنەی کە بڕێ چونکە ئەو شوێنە ئێستا بینیمان لی بینیشین لە دیمەنەکانە بەرزی و نزمیێکی زۆر زۆری تایە اینجا زۆر جارە بێت تۆ خۆت ئامادە بکەی بۆ هەر ڕووداوێک بێتە بەردەمە بێ بە پێشوازێکی باش خۆتی بۆ ئامادەکەی ئێوە چۆن خۆتان ئامادەکەن لەو ڕوانەوە کە گرنگە دەستخۆشی لە بەرنامەکەتانەکە زۆر بەخێربێ من وەکو سەرۆکی گروپی شاخەوانی ئاسۆس لە پێش هەموو شتێکەوانەیە کەش و هەوا زۆر مهمە بۆ شاخەوان نابێت لە ڕۆژی کە بەفرەبارێت بڕین بۆ شاخ یەک تۆز مایکەکە و نزیب بکەیتەوە ڕۆژێک زین ڕۆژێک کە هەور و هەڵاو لە ڕۆژێک کە بەفر نییە بڕین بۆ شاخ. ئێستا ئەم چەند ڕۆژە ئێمە بینیمان گۆڕانکاری بەسەر ڕۆژی کەش و هەوایە هاتبوو ئێوە لەم کاتانایە گەشتەکانتان پەکەخەن؟ بەڵێ ئێمە لەم کاتانە گەشتەکانمان پەکەخین لەبەرەوەی کەش و هەوا تەواو نییە. باش ئەگەر لەوێ گۆڕانکاری بەسەر ڕۆژی کەش و هەوایە بێت لە پڕە زۆر نامێنینەوانێ لە لووتکە کە تۆزێک ڕسم و شتەگرین و ڤیددیۆەکەین و ئینەوە خۆڕە چونکە لە لووتکە کەش و هەوا گۆڕێ زۆر باشە کاکی دریس لەگەڵەوەی کە ئێوە بتوانن بڕیار بن لەگەڵم هاوڕێیانەیە کە بتوانن سەردانی هەر شاخێک بکەن پێشتر ئەبێ بەرچاوڕوونیتان هەبێ لە چۆ دەست پێکەیت بە چه ڕێگایە کارڕووی بۆی هیچ کەسێک تووشی گرفت نەبێ و ڕۆشنەکانیشتان چۆن پلانتان بۆ ناوە یەکێکێ لە پێشوەیە چێ لە ناڕاستە چێ لە دواوەیە و پێداویستیەکانی چۆن تۆ بە سەریانە دابەشەکەی ینی هەندێک کەسێ لەوانێسا کاکشوان گەنجترێت لە ناوتانە لەوانێ کۆڵەپشتەکەیەوە گەرتۆزە قورسیش بێ مشکلەی نەبێ چۆن خۆتان ئامادە ئەوی ڕاستی بێ پێشە موشەکەبانێ بەسەن بۆ نمونە هەفتەیە گەشتکەین بۆ پیرەمەگرون کەشۆقۆ سەقامگیری ناوچەکە وەرەگرین ئایم بزانین پێشە موشە ئەم هەفتەیە بڵین بەنیازی بڵین پیرەمەگرونین ئەگە بزانین کەشەوە ناجێگیرە و بڵین ناجێگیرە و مەسەرەن کەشەوە باش نییە بەڕاستی گەشتە کاسڵەکەین گەشتەکە ناچین بۆ گەشتە دانێ بیگۆڕین وەکو تەمینێک بۆ گۆشە بچین بەڵام پێشی کە بەڕاستی بڕیاری ئەو گەشتە بین بڵین ڕۆژەکە سەقامگیرە و گەشەوە تاوە مثلا ئێمە گروپی خۆمان شانزاندان پێگاتوینە گروپ شاخەوانی ئاسۆس گروپ چاتێکمان هەیە لە دووشەمە و سێسەمە ئەعلانەکەی دڵنی هاوڕێن ئەم هەفتەیە گەشتی ئەو شوێنە ناکەین بۆ دوێنە جاوە ئێمە زیاتر گەشتەکانمان تایبەتە بڵین گەشتی ئێمە عام نییە ئاین لە پیج و لە فەیسبوک بڵایکەین بڵین هاوادارانی شاخ چێ بەنیازی گەشتە ئەم هەفتەیە خۆشحاڵە بین لە فلان ناو بنووسێ و لە فلان جێگە و لە فلانش کۆبینە و ئەو گەشتاکەین ئێمە زیاتر بڵین گەشتی تایبەتەکەین ئامادەین و ئامادەش بوون لەگەڵ هەموو گروپەکانی کوردستانە چ لە ئاکرۆ تاوەرامان لەگەڵ هەمانە گەشتمان کردووە گەشتی هاوبەشمان کردو بەڵام زیاتر ئێمە گەشتی تایبەتەکەین خۆتان چەند کەسن گروپ ئێمە شانزان دامینە گروپ شاخەوانی ئاسۆس ئەو گەشتانی مەسەن بۆ من دوێنێ گەشتێکی شارباژێرمان کرد هەر پێنجشەمە قەرارمانە گەشتی شارباژێر بکەین گەشتی شارباژێر بڵین پێنج ئەندام پێگات بووین کەشوی پێش مجەستەی کەشەوەماکە کەشەوە جەو خۆشەوە هەم بەفریش باریوە پێم خۆش دوێنە بچین ناو بەفر ناو سروشت سوال بەخوای گەورە هەر کەسەوە پێداویستی خۆی تایبەتی پێ هەموو شاخەوانەکە بێت کۆڵە پشتی خۆی پێبێت هەموو شاخەوانیشە بێ
جانتەی فریاگوزاری خۆی پێبێت لە بەشای کابینە دامانناوە ئەنجا هەموو شاخوانیشە بێت باتۆمی خۆی پێبێت پێداویستی خۆی پێبێت ئەو شتانە بەڵام گەشتێ باین تایوەرە خانە گەشتێ مەسەرەن ئێمە زیاتر چەند ساڵە لە کوردستانە ئاژین چەندین جارە ئەو شوێنەمان بینیوە ئەزانین چەند ساعتمان پێچێ مەسەرەن یا تانیۆڕۆ خانە یا تا عەسرە خانە یانی شتەکان بڵێ بۆ ئێمە دیاری کراوە. باشە ئێستا جەنابتان گەشتی دەرەوەشتان هەبوو بۆ شاخەکان لە دەرەوەی هەرێمی کوردستان باسێکی ئەو گەشتانەشمان بۆ بکە کامێک لە چیاکان شاخەکان ڕۆشتون لە دەرەوە. ئەوی ڕاستی بێت من و خودی خۆم سێجا تایسە شاخی دەمانم بینیوە لە وڵاتی ئێران دەمان لە شەرق لەوسەتای بەرزترین شاخە 5610 مترە سێجا شاخی دەمانم بینیوە ئەم برا خۆشەویستانیشم هەمان گەشتمان کردەوە بە دەماوان بەس من شاخی ئەرەراتیشم بینیوە سواز بەخوای گەورە 2021 بوو 2020 بوو چوومە شاخی ئەرەرات لە تورکیا 5161 متر بەرزە لە ئاسی دەریاوە تورکیا پێڵێن ئەرەرات ئاگرین ئەرەراتیشم بینیوە خۆشبەختانە ئەم ساڵیش خوای گەورە تەمەن باقی بوو سپاس بخوا لەگەڵ تیمێکی فدراسیۆنی شاخەوانی هەولێر لەم کەناڵە خۆشەویستیەوە ڕێز حرمەتم بۆ ئەو خۆشەویستانەیە کە لەگەڵمان گەشتم کرد یەکەم لەسەر ئاستی سلێمانی یەکەم کەس بووم سپاس بخوای گەورە وەکو ئەندامی ئەنجومەی تۆڕی شاخەوانی کوردستان ئەو گەشتم لەگەڵ برا خۆشەویستانە کرد بە هاوبەشی لەگەڵ فدراسیۆنی شاخەوانی کوردستان چون بۆ وڵاتی جۆرجیا بۆ شاخی کازبێک 5054 متر لە ڕووی ئاستی دەریاوە بەرزە بەرزی لە دەماوان کەمترە بەڵام پێڵێن ئەڤەرێستی بچووک يعني كازبيك اللي مانجي نو بەسەڵەکە بەسەڵک یعنی ئەو نەمەترسی زۆرە خوانەخواستە هەر هەڵەیەک ئەبێتە هۆی لە ناوچوونی ئەو شاخوانە کە لەوەیە ڕاستە ئەبێ پێداویستی تایبەتیمان بردو پێداویستی جیاوازمان بردو پێشەوە ڕاهێنانمان زۆر بۆ کردبوو مانگی پێشەوە بەڕێز دوکە ئەنوەر لێر و حرمەتم ڕێزی مێ بۆی چای ماچەکەم مانگی پێشەوە ڕاهێنانمان بۆ کرد لە هەڵگورد بە کۆڵی گەورە بە کۆڵی قورسەوە ڕاهێناگی باشمان بۆ کرد ئامادە باشیمان بۆ کرد سپاس بەخوای گەورە گەشتەکە بە سەرکەوتوی و بە سەلامەتی ڕۆشتین و بە سەلامەتی گەڕاینەوە نوقشە بێت لە هەموو شاخوانەکان هیوادارم هەموو شاخوانەکان وڵاتی جۆرجیا و شاخی کازبێک ببینین ئینشاءالله هیوادارین کاک نەوزاد هەبووە لە گەشتێکا بکەونە شەو بەڵێ گەشتمان شاخێک بوون بەڵێ گەشتمانەیە ئەمانی کە باسمان کرد تەمان گەشتی یەک ڕۆژن بەیانی ڕۆی نووتر ئێوارە یان تا نزیکی عەسر ئێوارە بە پێش شوێنەکە گەڕینەوانەیە بەڵام گەشتمانەیە بۆ هەڵگورد ئەوانە تەمان تۆزە دوورترە تەقریبا ئەگەر ئارەزوو نەبێت یعنی خەڵک 5 سعات ڕێگەی سیارە و 5 گەڕانەوە ناگاتە منطقەی چۆمان بۆ هەڵگورد بۆ بێکۆدیان هەنێ جار لە نیوەی ڕێگا شەو ئەمێنینەوانەیە وا پێویستەکە خێمە و ئەم شتانی کە هەمانە ئەو کەلوپەلانی کە پێویستە بۆ شەو کە پێویستە بۆ زستان کە پێویستە بۆ ناو بەفرە بێ پێمان بێ شەو ماوی نەتوانە بەڵێ لە شوێنێکە کەم لێ دێن چەند خێمەیەک و چەند کەسێکین دەمەوە بەیانی لە دوای سعات 4 بەڕێکەوێنی بۆ لووتکە ئەو شوانە کە پێویستەکە بەڵێ بەحسایی بۆ بکەین وەکو عەرزم کردن تەنها ئارەزووە جنا هیچ کەسێ تااقەتی نیە 10 ساعت بە سیارە لەوێش تقریبا بە پێی وەرزەکە گۆڕە جارە 5 ساعت 6 ساعت ئەنجا گەیتە لووتکە ئەگەر بەفر بێ بەڵام چێژێکی لێ وەرەگرن کە بەس خۆتان نەزانن زۆر جاڵێم ئەگەر پارە بێ یعنی کەس تااقەتی نییە بۆ مەسەن هەڵگورد بۆ بێکۆدیان 6 ساعت بە پێ بڕۆی بەناو بەفرا و هیلاکی و یانەگەیشە بە زۆر بدنێرە لەوەچەوە تااقەتۆ نەبێ بەڵام چونکە ئارەزووە وەرزش و ئەوە گوتمان لایەنە سایکۆلۆژی دەرینەکەشە ئیسلاحەتی پێەکەی ئەوە زۆر گرنگە چکە تۆ دروستی خۆت هەم ئەو ژاوی ناو شار دوورەکەی تۆ چی تێکەڵ بەسروشتەبی لەناو ئەم هەموو کێشانەیە تۆزە دوورەکەوی ناسۆزێ بەڵێ ئارامی بە دەرونی خۆمانەیە دەستان خۆش بێ کاک شوان بینیمان لەگەڵ وێنەکانە کۆمەڵێک وێنی تیابوو بەسەر شاخی بەردەڵانە سەرەکەون ئەمانە چۆن ڕاهێناتان لەسەر کردووە خۆت بەشدار بووی لەوەیە یاخۆت چێت چۆن توانیتان ئەو کارانجام بن چکۆ جیاوازی زۆرە چکۆ خۆت ئامادەگەی حەبل و شتی تایبەتی پێ بێ و ڕاهێنانی باشت کردبێ بەڵێ ڕاستەکەی ئەوە لە هەموو گروپێک تاان دەستەی فەنی هەیە ئێمەش وەک گروپی شاخەوانی ئاسۆس دەستەی فەنیمان هەیە کە کاگارەی خانەبەگی سەرپەرشتیاری ئەو بەشەیە ئەو بەشە پێی دەڵێن بەردەوانی بەڕاستی مەترسیدارە وەک شاخڕەوی و شاخەوانی نییە بەردەوانی شوێنی مەترسیداری تایە ئەبێ کەسەکە فەنی بێت و دوای ئەوە شەهادی وەرگرت بێ ئیتر ئا لە ناوخۆی وڵات تابیان لە دەروی وڵات بێت کاگارەی خانەبەقی خاوەنی 4 شەهادەیە لە وڵاتی ئێران بەدەستیێناوە سەرپەرشتیاری ئەو بەشەمانە کاتەی شەڵات لە بەرنامەیەکی شامیواندارەتی ئەەکەین هەر سەرکەوتوو بن باشترین وەرز بۆ شاخڕەوی کەیە ئێوە زۆرێک لە گەشتەکانتان لە زستانە بۆ نمونە بۆ هەڵگورد بۆ پیرەمەگرون بۆ دەماوەند لە زستانە زۆر مەترسیدار نییە بەڵێ دایمەخوا لە وەرزی زستانە بەڵێ شاخەکە مەترسیدارترن لەبەرەوەی سەرماوسۆڵەیە و بەفرباریەوە دوای ئەوەش
زۆربەی بەردەکان خز دەبێت بەڵام ئیترەوە کەوتوتە سەر شاخەوانەکە بۆ نمونە حەزی لێ لە چ وەرزێکا گەشت بکە من وەک شخصی خۆم بەس حەزم لە وەرزی زستانە زۆربەی گەشتەکانم لە وەرزی زستانایە بە تایبەتی بۆ هەڵگورد و بۆ بیەکۆدیان و پیرەمەگرون زۆر باشە کاک تاریخ کەیەوە سەردانی ناوچێگەکەت بۆ نمونە ئەچنە پیرەمەگرون ئەبینی بەرلەوەی بەدەست پێ بکەی لە شاخەوانی چەند گوندێکمان هەیە یان چەند کەسێکی شارەزامان هەیە لەو شوێنە پێتەڵەیەکم شوێنە لەوانەیە سەختتر بێ یاخۆم شوێنە لەوانەیە چاڵایی زۆرتر بێ کەوت نەخواروی تیا بێ چەند سووتان لەو خەڵکانە بینیوە کە لە دەروبەری ناوچێن ئەو خەڵکانە بۆ ئێمە زۆر ئیسفادەیان بووە بەس لەخوا بەزیا بە ئێمە بەهۆی ئەوەی کە زۆر چوین شارەزای هەمووی بووین هەر ڕێگای تاقیەکەنەوە کە هەر ڕێگای ئێمە لە زیەوە سەرەکەین بۆ سەروانی بۆ لوتکەی پیر جاویستم من ئەوە بە جەنابەت بەڵام کاک تاریخ ئێوە ڕێڕاوەکان هەموو جارێک ئەزانن کە بۆ نمونە لە چ ڕێڕاوەکە بەڵێ هەموو ڕێڕاوەکان ئەزانین بۆ پیرەمەگرون و بۆ هەڵگورد و بۆ بێکۆدیان و باش کاک ئیدریس لەگە کاک ئیدریس هەڵسی نەختێشتمان پێ بناسن جا من ویستم بە کاک ئیدریس ئەوە بڵێم سەرکۆ لە ئێستایە تەکنەلۆژیاش زۆر ئاسانکاری بۆ شاخەوانەکان کردەوە تا وای کردو تۆزێک مەترسەکان کەمتر بدیان کەمتر سەختی ڕێگەکە بەرەوەیان بگرێ هەر لە ئەم قەمسەڵەوە دەست پێ بکەم من بینی ئێستا هیتێری تایە ئەم قەمسەڵانە ئەمە قەمسەڵی پەڕی پێڵێن ئەم قەمسەڵە پەڕە زیاتر لە ستانەوە کاردێت ئەم قەمسەڵەیە بۆ ناقیس لە 15 تا 25 ئەبێت بەزانین کە شۆڕای کوردستان ئەو پەڕی زۆر بێ لە ئەگاتە ناقیس 25 ئەم قەمسەڵەی زیاتر لە ستانە بەکاردێت بۆ وەرزی زستان بەکاردێت بۆ ناو بەفر يعني ئەو قەمسەڵانە پێویستە هەموو شاخوانێک خوێن ئەوەی کە شاخوانی کرد بێ و شاخوانی کرد بێت مازانێ کام پێداویستە زیاتر بەکاردێت ئەو قەمسەڵەی پەڕە زیاتر بۆ وڵاتی ئێران بەکارمێناوە بۆ دەماوەند بۆ ئاراد بەکارمێناوە ئەوە نمونەیەک ئەم کەرەستە و پکەل و پەلانی هێناوە یان زیاتر شتمان هەیە و زیاتر شتمان نەبوو مانە بەزی خۆتە من و کاک حاجیە زۆر باشە ئەمە کڵاوی سەلامەتی ئەم کڵاوە پێویستە لە ستانە ئەگەر بیتە ئێرە بۆ لای ئێمە بۆی هەمێ مرسێریکەین کڵاوی سەلامەتیە هەموو شاخە زیاتر ئێستا لە بۆ پیرەمەگرون بۆ هەموو شاخان پێویستە هەموو شاخەوانێک لە سلی ستانە کڵاوی بەردەوانی بەکاربێنن ئەمە کڵاوی سەلامەتی پێڵێن لە ڕاستی ئەم کڵاوی سەلامەتی زیاتر بۆ ناو بەفرخوان و خەسەغ بخزەیت ئەم کڵاو لەسەرا بێ بسەر با بە بەردەکە هیچی لە نایە پێش ئەمە پێویستە کا شتێک لە ژێرە لە بەرکەم بۆ منە گۆشتان خۆی دینی هەیە بەرشی بەڵام خۆی بەرگی شکیشەمانەیە بڵێن هەی پێشی لەسەرمانەوە ئەو هەم بەس بەڵام خۆی زیاتر ئەمە سەلامەتی ئەمە بەستم بۆ گەرم ڕاگرتنەکە چی بڵێ گەرم ڕاگرتن خۆی بەعام کە ئینسان لەش ئینسان گەرمەڕادێ بڵێن کە لە گەشتی لە کاتی ڕێڕۆشنا پێویست بوو ئەو ئێنە نییە بڵێن زیاتر بڵێ گەرمامیازە بەڵام خۆی جلوبەرگی جیاوازترمان پێ زیاتر ناتوانین زۆر جلوبەرگێکی زۆر ئەستور و قورس دەبەکەیت و خۆش لەش گەرمە بێت زۆر جا عراقی ژەکەیت تۆ لەو ئەو کڵاوی سەلامەتی بۆ هەموو شاخوانەی بۆ شێستان زۆر پێویستە قۆڵین طبعا ئەم قۆڵینگەش هەم پێویستە هەموو کەسێک ڕاستە فەرمی ئەموو ئەزان ئەمە هەموو شاخوانەکان ئەزان ئەمە قۆڵینگە بەس دەبێ ئەوەی کە ئەم قۆڵینگ بەکاردێنێ کە قۆڵینگ پێ دەچێت بۆ شاخێکی سەخت و پیرەمەگرون لە ئێستایا ئەبێ خولیای بینی بێت داین خولەکەی بینی بێت دەورەکەی بینی بێت بەداخەوە تۆزێک هەیە کەمتر دەوری بینی بەڵام سواز بەخۆی گەورە خەڵ زۆر لێ شارەزا بوو ئەم قۆڵینگە خوا نەخواستە ئەگەر طبعا بەم عفو بەم شێوازە بەکاردێت لە هینە لە شلێستا لە پیرەمەگرون کە دێیتە خواریا دەسەر دەپێت سەر دەکەوی زیاتر لە بەف ڕق بوو پێویستە بە باتوو ناوی پێویستە بە قوڵینگەیە خوا نەخواستە تۆ لە ڕۆشتنا کەسەرەکەی بۆ شاق بڵێ کە بش خلیسکەیت طبعا ئەبێ ئەوەنە وریایی هەبێ ئەمە لە دەستێ نەپەڕێت یەکسەر خۆی بەدەمە خۆکە بەدەمە ئەمەش بشقی لە بەف ڕقا چایتەکە ئەمە بوو تۆ سەلامەتی ناخزێتە خوار بەس ئەمە پێ نەبێت زۆر بەدەست ئەمە پێ نەبێت هەتا کوین تقریبا چەند مەترێک هەتا خوارە تووش کارەساتە بیت بەس قوڵینگ زۆر دەوری بین یعنی قوڵینگ و کڵاوی سەلامەتی زۆر پێویستە شتێکی کەش ئەفم کرد بەڵێ ئەوە هیچ عینێکی تۆفان ئەمە هەمومان نەزانین عینێکی تۆفان بۆ ڕۆژی سارد و سەرمان بۆ ڕۆژی بەفر و باران بەکاردێت مەزان عینی تۆفان بۆ ڕۆژی بەفر بەکاردێت کرد ئەمە پێڵاویش زۆر گرنگە پێڵاوی شاخەوانی زیاتر پێڵاوی گۆرتێکس و پێڵاوی بڵین ئەگە هەر بێنیتە ئێرە بۆی بە هاوڕێیان بتوانن ئەو شتانی پێویستە بێنی تێرە زۆر زۆر باشە دەست خۆش دەستکێشەکانی شوایە پێڵانی زیاتر بۆ سەن بەکاردێت ئەم پێڵاوانە تەبەن ئاودانایەت
ئەتوانی مەسەن چە سعات تا 10 ساعاتێک تا چەند بتوێتەوە گەشتێکی پێەکەیت پێڵی باشی لە پێ بێنە پیاڵانە نقاشی تەڕێبێت نقاش سەرمای بێت ئەمە فەرقەکە لەگەڵ ئەوانە بۆ چۆ بەکاری ئەمە ئەزاتر ئەم پیاڵاوە بۆ ناوخۆی کوردستان بەکاردی یعنی تاکوونی شاخی ئێمە تا بەرزترین شاخمان لە کوردستانە هەڵگور دە 3600 متر بەرزە 3600 متر بەڵام ئەم پیاڵاوی کاک حاج تاریقە ئەمە وەکو نمونەیەکە ناومان ئەمە بۆ شاخی لە 5000 بەرەژوور بەکاردێت ئەمە پیرەمەکو کاک حاجی بەکاری هێناوە بەڵام زیاتر ئەمە بۆ 5000 بۆ 6000 بەکاردێت باش ئەمە وەکو خلیسکین نەخلیسکێ بۆ خلیسکەن هەموو پیاڵاکە کە بڵێ ئەمە ژێریش جیاوازە بەڵام کراپۆنی لێ بەسێت کراپۆنمان هێناوە کراپۆن ئەوە لێ بەسەر جیاوازسەرەکە بزانێ ئەوشتا پیشانە بە بزانێ کامەیە عەزیێت کێشی نیشانمان بێت ئەمەیانەوەی ئەم ڕەشەیە لەم بەر ئەوە ئەمە بۆ ئەم بۆ بە فریشل بەکاردێ بۆ کاتی بۆ بە فریشل بەکاردێ ئەمە ئەفکاک سەرکۆ ئەمە کە بڵین بۆ منە توێ بچی بۆ شار باشێت بەفرەکە زۆر شل بێ و نیومەترێ باری بێت ئەمە لە قاچەکەیت بار پێڵاوەکەی بێ ئەمە زیاتر کە بڵین شوێن پێکە و ناچەقێت شوێن پێکە بە شوێن پێکەی دووسکی بۆ یارمەتیدارە بۆ شاخۆ بۆ ئەو برادەی ڕێخۆشکار بەڵێ ڕێخۆشکارە بۆ برای کە لە دواتەوەن ئەمە بۆ بەکاردێت بەس کرامپۆن عەرزم کردین کرامپۆن لەو پێڵاوانە ئابەسێت ئێستا پیشانتانێ پێم وایە جانتای بێنی بۆ ئێرە باشتر کۆمەڵەشتی تایە زۆر باش ئەمە جانتای فریاگوزاریە پێویستە هەموو شاخەوانە جانتای فریاگوزاری پێبێت هەندێک پێداویستی تایە بڵێن ئەبێ فێری تەداوی و ئەوانەش بن بەڵێ پێش هەموو شتێک ئەبێ زۆربەی گروپەکان هیمان بینێ دۆرەمان بینێ زیاتر بۆ ئەو شتانە وەڵا لەگە پێداویستیەکانە تێکیشانی تیا ماوە دیارە گەشتان نوانسی کردووە ئەمانە ئاساییە بیکەینەوە ئەمانە چی و چی لە خۆگرێت ئەمە لە دەستکێش و بڵێ ئەو شتانی تایە بری پێچ و مەقەست و بڵین ئەو شتانی حەبی تایە ئەجا بڵین بەتانێکی تایە خوانە خۆسە بۆ کاتی هیچێک مەسەرەن تووشی سەرما بێ یا مەسە تووشی لە زووتایە بە شتێک بێت بەتانێکی فراگوزاری کێنێ پێ ئەمەیە بەڵێ ئەوەی نەکانە ئەفوو ئەوەی کە گەرم دادێتەوە فەرموو کاکساکۆژی ئەفونکە میکەرەوە بووی خەسار نەبێت زۆربەی هەموو شاخوارەکان زەترەزە ئەمە بەتە ئەمە هەر لە بەتانی ناچێ بڵین لە شتێکە لە شەوی بەتانی بڵێ کەیگیتەوە گەورە بێ کەسێک داپۆشێ پلەی ئینسان کە سەرما بێت زۆر سەرما بێت لەرزی بێت بەم بەتانیە یعنی ئەتوانی پلەی گەرماکەی زۆر دابەزێت توانی لە سەرما و لە نەجاتی بێت ئەمە ناوەکەی دواتر بە هەوا پڕەبێ یاخۆی هیتەڕابێ ئەمە شێوەیەکی ئەمە ستاندەرە بڵێن شتێکی نەخێمە بەسمە ناوەکەی بە چی گەرمە بێت هیتێری تایە ئەفونکە بیکەم حەزەکەی خەسار نابێت خەسار نابێت من لە دوو بەش بەکە بەشێکی بە ڕەنگی سپی بەکاردێت ئەمە ئەمە خوانە فاستەکە ئەو کەسی کە بڵێ تێکچوو بێت بەتوانین تۆ بەمە تۆ لەسەر شاخ بەتانی پێ نیە بەشیگەی پێ نیە یاشت بەس بەچی خۆت بێ بۆ لە هەموو کەسێک پێویستە شتێکی وای پێبێت ئەم کەسێک کە سەرمای بێت بەم ئەمە پێڵێن بەتانی شاخەوانی بینی بڵین جانتای لە هەموو جانتای فراگوزەرەکە تیاری بەم ئەم کەسە بەمە نەجاتی لە هەموو شتێک یا مەسەر خوان کەسێک تووشی بەربوونەوە بوو بێت تا مثلا تیمەکەی فریاگوزاری ئەگاتە لات بۆ ماوەی نیو سعات بێت سعاتی بە 2 سعات بێت ئەو کەسە لە سەرماکە ڕزگاریەکەیتەوە بکەسە ئەگەر خوا نەخواسە لەوێ پێویستان بە یارمەتیەکی خێرا بوو وا هەیە شەبەکە هەبێت بتوانن ئاسان پەیوەندی بکەن بەڵێ قسەی فەرمی ئێمە لە تۆڕی شاخەوانی کوردستان سوپاس بەخۆی گەورە تیمێکی فریاگوزاریمان پێگەناوە برای بچووکتان سەرپەرشتیارەکات ئەم تیمە لە 20 کەس پێگاتین گروپچاتێکمانەیە بۆ هەموو کوردستان و زیاتر بۆ سنووری سلێمانی ڕقامی تەلەفۆنمان لە زۆربەی شوێنەکان داناوە لای هەموو شاخوانەکانی هەموو گروپەکان لە سلێمانی تقریبا 50-60 گروپی تا سلێمانی هەمووی هەیە خوانە خواستە بەربوونەوەی کێشەیەک شتێکە بێت لە هەفتەکە لە شتێک بێ یەکتی ئاگادارەکەن ئێمەش ئەوان ژێمە ئاگادارەکەین بەپێی توانە ئیتر ئەو 20 کەسە شەری 20 ڕۆژێ هەمووی لە کاتا بێ بڕات بەپێی تواناچین بەدەمیانەوە ئیشەڵا ئەو کەسانە لە مردنیان لە این زگارەکەن بێزیەوە ئیشەڵا هیواداری هیچ کەسێکی تووشی ڕووداوی نەخوازەوە نەبێت ئەفونکە باسیەوەمان بۆ بکەی بەڵێ ئەمە کرامپۆنی پێڵێن ئەم کرامپۆنە ئەمە شتێکی جیهانیە ئەمە لە پێڵاوە بەسرێت لەم پێڵاوە نابەسرێت لەم پێڵاوە نابەسرێت مۆمە زیاتر بۆ کاتی شلیستان بەکاردێت بۆ بە فیڕق بەکاردێت ئەم کرامپۆنە کە بەستت لە خاشی لێبەسیت زیاتر بڵێن ئەمە بۆ بەسەڵەکە بێت بۆ بە فیڕقە بێت بۆی تیا بچەقێت ئەمە ئیتر ئەمە لە پێیا بێت ئەمە لە بەفرەڕقەکەی گیرە بێت
ئەمە لە بەفرەقگیرە بێ و ئەمە تەبەن حەبروشتیە حەزاکەم کاتی بەنامەکەتان بکوژم بەس بۆ ئینێنم ئەمە لە پێڵاوەکە تێبەسی بەی شێوێک ئەمە داخسیت خوا نەخواستە گەر لە حاڵتەکە بشخسیت تۆ قوڵینگی پێ ئەمە پێ ئەمەی سەلامەتی زۆر گرنگە بەڵام ئەگەر لە بەفی بەسەڵک و بەفی ڕقا ئەمە کەرامپوونی پێ نەبێت قوڵینگی پێ نەبێت تووشی ڕووداوی نەخوازراوە بیت باشە کاک تاریق ئەگەر مایکەکە هەڵگری ئەمانی کە کاگیدریس بۆمان باسەکاتۆ ئەبێ هەموو یەکێ لە کۆڵە پشتەکە ئەم هەموو ئەم شتانەی پێبێت بەڵێ زۆر زەرورە بڵین بۆ شاخی پیرەمەڕون لە زستانە بۆ بەفر تۆ خۆدەم پێڵاوانەی توێ ئەڵێ ئەم شتانە بە پێبێ ئەبێ پێ بێت زۆر زەرورە کاتە عزیز کێشیت جەنابیشت لە لامان فەرموو هەر مایکەکەش بێنە ئەو کەرستانەی تر بۆ نمونە ئەو خاکەنازە ئەوانەی تر بۆچی بەکارەهێنن ئێوە ئەگەر شەومانەوە بکەین لە پیرەمەگرونیان لە هەڵگورت ئەو خاکەنازە بۆ بەفر فەرمووەرە لای ئێمە بەڵێ مایکەکەش ێک بۆ بەفروشت بۆ کاریێنی ینی جێگەکە بەڵێ تەختەکەن بۆی کە بۆ چادرەکەیت ئێسام جلوبەرگانەی تۆ بەستەکەم پانتۆڵەکانتان زۆر تایبەتە ئاو دانایەت و لە ڕووی گەرمی شۆ گەرمیەکی باشتان پێبەخشێ ئێوە کە ئەڕۆن بۆ ویستم پرسیاری ئەوان لێ بکەم سەحەت لەگەڵ ئەم هەموو پێداویستی پێتانە ئەم منم پسکیتەم بینی بەڵام خواردن چی ئەبەن لەگەڵ خۆ خواردن وڵا شتمان پێ میۆمان پێەیە باشە چەرە سات و شتمان پێەوەی تر ئەوەی کە پێویستکە ئەگەر بۆ نمونۆک و کاگنۆزاوتی جاری وایە شەومان بەسەرایەت بەڵێەوە خێمەتان بەڵێ ئەو کاتانە شتیمان هەیە پێداویستی بۆ شت لەگەڵ خۆمانایی بین لێ بەکاری کاک شوان زۆر جار من زۆر حەزم لێ لەو یوتیوبە کۆمەڵە ڤیدیۆی تایە تۆ شەربیتە لای ئێمە ئەیبینین کە چەند کەسێک ئەچنە شوێنێکی دوورە دەست شەویان بەسەرایەت ئیتر شتی وا دروستەکەن ئاگردان دروستەکەن هەمووشی لە شتی تەبیعەکە دارەکەیان و سووتێن و ئەوانە قەت وەکو خۆت ئەو ماوەی کە جەنێکە لە شاخەوانی بەردەوامی قەت حەوزە نەکرۆشتێکی وا تاقیکەنەوە لە شوێنێکی بەرز بمێنیتەوە خواردن دروستکەیت و بیخۆن و بەرەوەڵا ئەو گەشتانەشمان کردووە بۆ نمونە بۆ نانی بەیانی زۆربەی جا چوینە بۆ چەپەچنارە هەیە لە دێلێژە نانی بەیانیمان لەوێ حازر کردو و نانمان خواردو و گەشتێکمان کرد دوای گەڕاوینەتەوە گەشتی شەومانەوەشمان کە کرد بێت بۆ نمونە بۆ ئێوارەکەی خۆ دەزانی هەمومان قەڵەوین ئێوارم کەوتین دە گۆشت برژاندن بێەوە ناخۆش و ئیتر نان و چێش حازرکردن و تەباخمان پێ بوو دەستیشی بە تامە بۆ نان و چێش دوای لە وەختە چی بە تام دروستەکە کاکە دروست وڵی ماشەڵات ئەمری خواردنی خۆشی بیاوین نازانم باس خواردنی لەشەوە دەست پێ بکەم کاتێوە سەیرانی شتێکەڵەکەن سەیرانی شتێکەڵەکەن لەگەڵ گەشتمانێک گوڵگەشت زیاتر بڵین بۆ چەپەشدارە ئاچین یا مثلا بۆ گۆمی فێڵاوە چین یا بۆ سەرسۆل بۆ ماوە دەچین ئەوانە پێڵێن گوڵگەشت و نانی بەیانێکی نایشانە ئەم ناوساجیشان بۆ کات ناوساجیان بۆ کات لە ئەرەڵە بۆ نانی بەیانی جا ئەو هەویرە چۆن حازرەکە سەر کۆلە ئێمە ڕۆژە داوت کرد لەگەڵ تانای لەو هیلاکوونە بەچەند ساعتی لەگەڵ تانای لە بەرنامەکەش بەتانەگەین زۆر کاک نەوزات ئەمەیان بخێنێ چۆم قازە وەکۆی کاک شام بۆ لێمان بنێ ئەوە کار حاجی زارێ ئێمە لە خزمەتانین حەزتان خۆش بێت مەمنونی زۆر سپاس وەڵای ئەمە بەس ئەوەیە یعنی کە ئێوە ڕۆژ ڕێگایکی وا دوورە بنەوەکو و کاک نەوزات ئاماژەی بیان ئەگەر تۆ ئارەزومەند نەبی یاخود حەزت لەو بابەتە نەبێ کەس تااقەتی نیە زۆر تۆ لێرچی بۆ هەولێر 2 ساعتە ئیلاکە بیت ئەنجاوەرە 5 ساعت تۆ بۆ شوێنێ بەس بچیتە دەم شوێنەکە ئەنجاو 5 ساعتیش بگەڕێرەوە ئەو هیلاکی بە پێ ڕۆی بە پێ ڕۆی توی هیلاکی و ڕاستە من حەزم کرد کاک نەوزات پرسیار لە بەڕێستان بکەم چۆن ئەوەی کە ئێوە چن بۆ نمونە چنە شاخێک شوێنێک لەو شوێن و شاخەوە نزیکە پێش ئەوەی دەست بە ڕۆشتنکەن خەڵکانێک لەوێ ئاگادارکەنەوە بۆ ئەوەی کە تۆ ینی ئاگادار بن لەوەی کە مجموعەیە کەس بەسەر ئەم شاخەیە سەرەکەڵ بۆی هەر گرفتێک بوو یاخۆ زۆر جار لەوانەیە مۆبایلتان پێ بێ شەبەکە نەمێنێ یاخود نەتوانی دەنگی بگاتەوە بەڵام ئەگەریتر تۆ ڕۆژێک دیارنەمای دوان دیارنەمەم خەڵکاڵن ئەم کەسانە لە شاخان ئێوە کاری وا ئەکەن لەم شێوەیە بەڵێ ڕاستەکە ئێمە کاڕۆین تەمان مۆڵەتمان هەیە لە خۆمانەوە ناڕۆین مۆڵەتی لە دەستگا بەرپرسەکان کە بەڕێزان لە ئاسایش و لە تۆڕەکەوانێک کە بەرپرسن لەم کاری ئێمە لەم وەرسی ئێمە ئەوان ئاگادارەکەینەوە و ئەوانیش مۆڵەتی فەرمیمانێنێ بە کتابی ڕسمی کە لە سەیتەرەکان و لە بازگەکان تاگەینەوە شوێنانە تاوان یەکەی ئیداری ئەو شوێنە ژەر ئاگادارە چکە نسخەی بۆچێ و زۆر جاریش ئەگەر دوور بێمە شکر توش نەبووین گروپمانە بە برادرمانە بە کە تووشی شتی نەخوازرا بووە تەنانەت بە کۆپتەریش چکە شوێنەکە ئەزان کێشوێتەوە بە کۆپتەری فراگوزاری و خزمەتە تەندروستیەکانی پێشکەشەکان کەسێک کاتە ئێرە هەر کورد بوو بەڵام لە دەروی وڵات
لە وڵاتی فەڕەنساوانە چوو بوو بۆ کۆمەڵە شاخ سەرکەوت بوو وتی پرسیاریشی لێ کردوتی لەبێ تەنانەت تیمی فڕۆکەوانیش ئاگادارەکە لای خۆشمان جناتان بزانە زۆر جار کۆپتەری کە ئیسعافە کۆپتەری شوێنەکان ینی ئەوانەش دەتوانن هەڵبەتان کاک ئیدریس ئەو سێ شاخەوانە ناغەدەیە کە بەداخەوە لەم فترای گیانیان لەدەستا ئەوان لە با بڵێن هەرسەکە ئەوەی کە بەفرەکە بەسەریانە هاتبوو وای کردبوو کە گیانی پاکیان لەدەستە بەڕاستی ئێوە باست کردوتت پێشوەختە زۆر لەسەر ڕێگە و بانەکان ئەبێ بە دوادا چۆن بکەن کەش و هەوا هەمووی چی واکات لە پڕاڕووداوێکی ئەم شێوەیە بەرۆکیان نەگرێت بەداخەوە ڕۆحان شاد بێ خالیان خۆش بێت لە هەموو شاخوانەکان ئەوە نەبێ بڵین شاخوانەکانی ڕۆژهڵات هیچیان نەزانیوە یا مەسەن کەشەوەیان وەرنەگرتووە یا مەسە هیچ ناسان ئەوان بگرن لەوانەیە لە ئێمە زیاتر لە پێشکەوتنەوەی چی چاوەڕوان نەکرا و لەوانەیە هەبێت کە ئیتر تۆ ناتوانانی پێش زۆر ڕاستە ڕۆژتاوا بوون بوو زیاترەوە هەرسی بەفر بوو هەرسی بەفر لەوانەیە زیاتر جەنابتان لە پیجەکان یا لە یوتیوب سەیران کردوێ هەرسی بەفر هیچی لەگەڵ نەوەتێ خوا نەخواستە هەرسی بەفر ڕنووی پێڵێن یا هەرسی ئێمە خۆمە هەرسی پێڵان ڕنووی پێڵان ڕنووی بەفر زۆر مشکلی ئەوان وا چوون هەموو پێداویستیان پێ بۆ شۆ بمێنن لە شوێنە ینی لە کەمپا بوون لە کاتی شەمانەوە بوو هەرسی بەفراتۆ بەسەر هەرسی بەفریش برادەکانی خەڵکە زانوێنەکە چون بۆ منتیقی بەڵام هەرسی بەفر ئەو سی چوار بەردەوامە بین ئافۆم کە ئێوە فەرمودانی شەرمو ئەو سی چوار ڕۆژە ئەوسی چاو ڕۆژە بەڵێن بۆی کەشەوە مەجال و کات نەبوو کە بتوانن زوو فریان کەون و بیشان دەرەوە لە ڕۆشتن بەدەمیشانەوە بەڵام بەداخەوە هەتاکوی دەران هێنان گیانە دەزا و بەداخەوە خالیان خۆش بێخوا خالیان خۆش بێت کاک نەوزاد بۆ نمونە لە وڵاتی خۆمان نابوون لە تۆستە وڵاتی ئێران کە باسی دەماوەتان کاک شوانوان لەوێت چۆن موافقەت وەرەگرن یاخۆ چۆن پرسەکەن بۆی کەەوە بەسەر و شاخەیە سەرکەون یاخۆ ناوێت من بۆ دەروە نەچوم بۆ دەشتە ئازم کردی بەڵێ باش لامانەی ناوخۆم ئەرزکردی لە گەشتەکانی ناوخۆیە ئێمە دەستگای ئاسایش و ئەو شتانەکە بەرپرسن لەو شوانە ئاگادارەکەینەوە بەڵام بۆ دەرەوە کاگیری زوازم ڕۆژ شوان با وەڵاممان باتەوە چۆنە بۆ دەرەوە کە گەشتی وڵاتی ئێرانمان کرد سەرەتا کەدا پێشەوەی داخڵی شاخەکەبی لەوێ فیدراسیۆن هەیە بنکەیکی گەوریان هەیە فیدراسیۆنی شاخەوانی ئێران لەوێ ناوی خۆمان بڵین جیاوازەکانی لێ وەرگرتین ناویان نووسیتین و نەفەری $50 لێ سندین وەکو زەمان بۆ لە تووشی هەر خوانەخواسە هەر حاڵتێکی نەخوازراوە بین تیمێکی فریا گوزاری بکە بە دەمانەوە و دوای ئەوەش لەخوا بەزیابێت تووشی هیچ نەبووین بە سەلامەتی چوونە لوتکە و هاتینەوە پێشوازیی گەرمیان لێ کردین لەوێ زۆر شتیان پێشکەشکردنەوە دوای لە ئاخریشە شەهادەیەکیان پێشکەشکردین وەکو بڕینی شاخەکە باشە لەوێ لانێ ئەزمونەکە زۆر جیاوازە بە چەندێک ڕێگەکەتان بڕی بە چەندێک یان چەند ڕۆژ دوو شەو و دوو ڕۆژمان پێچوو لەبەرەوەی شاخەکە بەرزە وەسیە کەمپیتیایە چەند شەو لە کەمپامانەوە یەک شەو لە کەمپابانی باقی شەوەکەی تر چادرتان لێدا بەڵێ دوای ئەوەی تر گەشتینە لوتکە و گەڕینەوە جا باشە گەشتێکی وا ئێوە ڕێگەکە پێشوەختە نەهاتوون لانەیە زانیاری وەرگرتن لەسەری سەخت بێت چون هی وڵاتێکی ترە لەم کاتانە چیەکەن بۆی کە ڕێڕەوەکان ون نەکەن لەوێ طبعاً شاخەوانی زۆر لێیە و بە بەردەوامی شاخەوان دێتە سەر و ئەڕات خوارەوە هەچ کەسی یەکەم جاری بێ پێویستە ڕێبەر بگرێ بەبێ ڕێبەر نەڕات لەوێ لە وڵاتی ئێرانیشە ڕێبەری زۆر لێ بڕەپارێکی پێدی ڕێبەری تەکە هەتا سەر لوتکە و دوایی لەگەڵ ئەگەڕیتە خوارەوە بەڵام بۆ دووەم جار و سێم جار پێویست ناگە لەبەری تۆ خۆ شارەزای شوێنەکە بیت زۆر باشە با بچینەوە لای کاکتاری بۆی دوایین پرسیار باسێکم خێمەیە بکەین ئەم خێمەیە تا چەند کار ئاسانی بوویەوە کە یاخو هەندێک کات لەوانەیە لە پیرەمەگرونەوەی کە بینیمان لە دیمەنەکانە بەفرێکی زۆر باریەوە لەوانەیە زۆر جار هەواکات تەنانەت ئەو شوێنانەی بە دەرەوەی دەم و چاوتانە پێویستان بە شوێنێک بێکە تۆزی هەم پشوو بن هەم گەرمیشتان بێتەوە ئەمە ئەتوانێت سوودەتان پێ ئەم خێمەیە زیاتر بۆ هاوینیان بەکارێت بەس خێمەشمان هەیە بڵین بۆ زستانانەی بین لەگەڵ ئەمە بۆ زستان بەڵێ ئەمانە بۆ هاوین زیاتر بەکارێت خێمەشمان هەیە بۆ زستان ئەیبین لەگەڵ خۆمانە ئەو ڕێخەرە پرتەقاڵیە چییە؟ ئەو ڕاخەرە ڕایەکەی بۆی کە تەڕنەبیت یان ئەبێ لە کیسەخەوی شابخەوەن بەڵە چیسەخەوە چیزەخەویشمان زۆر باشە دەستان خۆش بێ بێگومانەوە کۆمەڵە کەرەسەی کە شەمووی هاوڕێیانمان پیشانیان نا ئێمە دەستخۆشیتان لێکەین هیوادارین کە نمونەتان زیاتر بێ و گەشتەکانتان باشتر بێ بەڵام هیوا خوازین کامیشاگاتان لە سەلامەتی خۆتان بێەوە لە هەرەمووی گرنگترە و دەستخۆشیش لە هاوڕەکانی کەتانەکەی کە لێرە ئامادەنین بەناوی ئێوە بیان هەموو ئەندامانی گوی شاخوانی ئاسۆس دووبارە سپاسی کورساتەکەم سپاس بۆم بەنامەجوانە سپاس بۆم دوو خۆشەویستە و سپاس دووبارە دەستان خۆش بێ زۆر بەخێر بێن زۆر دەستان خۆش بێت سپاس
جا خۆشەویستانێمە کۆمەڵە بابەت و تەوەریکەمان ماوە کە گفتوگۆی لەسەرکەین بەڵام پشوێک وەرەگرین و دواترەگەڕێینەوە فەرمو